بڕیارە ژمارنەوەی دەستی بۆ دەنگەکانی کەرکووک ئەنجام بدرێت کە داواکاری عەرەب و تورکمانی شارەکەیە. یەکێتی نیشتیمانیش گەرچی پێشتر دژی بڕیارەکە بوو، بەڵام لە ئێستادا داوای ئەنجامدانی پرۆسەکە بە شەفافی دەکات. دیارە قراری محکمەی اتحادی هەیە و قراری مەجلیسی مفەوەزینیش هەیە بۆ ئەوەی کەوا لەم ڕۆژانە دەست پێ بکەن. هەر کارێک لە چوارچێوەی قرارە یاسایی و دەستوریەکان بێت ئێمە ئیلتیزامی پێوە دەکەین و ئومێدەوارین عملێکە بە شەفافیت بڕاتە ڕێوە بێتە مای ئەوەی کە هەموو لایەک ڕەزامەند بێت لەسەری. بڕیارە ژمارنەوەی دەستی بۆ ئەو سندوقانە ئەنجام بدرێت کە زۆرترین گومانیان لەسرە، بەڵام عەرەب و تورکمان کە یەکێتی نیشتیمانی بە ساختەکاری تۆمەتبار دەکەن داوا دەکەن ژمارنەوە بۆ سەرجەم سندوقەکان ئەنجام بدرێت. مطلب داواکاری سەرجەم لایەنە سیاسیەکان لە کەرکووک ژمارنەوە و جیاکردنەوەی دەستی دەنگەکانە و ئەوە داواکاریمانە. ئەم داواکاریە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی دادوەری ڕەزامەندی لەسەر دەربڕیوە. ئێستا دادوەری مەسەلەکە یەکلا دەکاتەوە. ئێمە داوای جیاکردنەوە و ژمارنەوەی سەرجەم سندوقەکانی کەرکووک دەکەین چونکە گومانمان لە هەمووی هەیە. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتی دەکاتەوە پێشتریش لاریان لەسەر ژمارنەوەی دەستی دەنگەکان هەبوو بێت. ئێمە تەحەفوزمان لەسەر ژمارەوەی دەستی نەبوو، ئێمە تەحەفوزمان لەسەرەوە بۆ کە تایبەتمەندی بە کەرکووک بدرێ، واتە لە کەرکووک عەدوفەرزی یەدەوی بکرێ بەڵام لە شارەکانی دیکە نەکرێ. ئێمە وتومانە ناکرێت بۆ عەمەلی عەدوفەرز تەنها لە کەرکووک بێت تەعمیم بکرێت و بۆ هەموو شارەکان بێت. ئێستا بۆ هەموو شارەکانی عێراقا ئەبینی کە ئێمە بەڕەسمی بەیاننامەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەرحیبی و قەراری کردو. چاوەڕوان دەکرێت ژمارنەوەی دەستی دەنگەکانی کەرکووک گرفتی تر بە دوای خۆیدا بهێنێت، بەتایبەت گەر پرۆسەکە گۆڕانکاری بە دوای خۆیدا بهێنێت کە بێ دەچێت یەکێتی نیشتیمانی ڕازی نەبێت بە دەرەنجامەکەی کە هەر لە ئێستاوە عەرەب و تورکمان بە دەستکاریکردنی سندوقەکان تۆمەتبار دەکات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.